تەقەکردن و بەکارهێنانی چەکە لە شەقامەکانی کەرکووک کە پۆلیس دەڵێت تەقەکەرەکەیان دەستگیر کردووە. جگەلەوە لە دوو ڕووداوی تەقەکردنی تریشدا لە کەرکووک 3 کەس بریندار بوون. وتەبێژی پۆلیسی کەرکووک دەڵێت ئێستا ئەو ڕووداوانەی لە کەرکووک ڕوودەدەن تاوانکارین، تیرۆر نین. ئەوان لە ماوەی ئەم ساڵدا بکەری زۆرینەی ڕووداوەکانیان دەستگیر کردووە. هیچ ڕووداوێک نەماوە بکەرەکەی دەستگیر نەکرابێ. لە شاری کەرکووک تا ئێستا کە کارێکی تیرۆریستی نەکراوە لە بگرین لە ناو ماوەی ئەم مانگەدا. ئەوەی کەوا ڕوویداوە هەمووی جناییە، شەڕێکە لە بینی دوو کەسن یا خزمی کەس یەکتری دەرەچن یاخود برادر دەرەچن. ئەو شەڕانش ئاساییە لە هەموو شارێک دەبێ و لە هەموو وڵاتێکش دەبێ. ئەوەی گرنگە ئەم کەسانێکەوە ئەم شەڕیان ئەنجام داوە دەستگیرەکرێن یاخود نا ئجرائاتەکرێ لەگەڵ یاخود ناکرێ. ئەوە گرنگە لای ئێمە بە هیچ جۆرە لە بەڕێبەراتی پۆلیسی کەرکووک ئەوەی کەوا پەیوەندی هەبێ بە هەر تاوانێک لە ناو شاری کەرکووک ئەنجام دەرەکەی دەستگیرەکرێ و هیچ جەریمەیەکشمان نەبووە لە سبیدایی ساڵەوە تا ئێستاکە ئەگە ئەنجام دەرەکەیمان نەگردبێ. نزیکەی مانگێکە پۆلیس و دەستگا ئەمنیەکان بە شەو و بە ڕۆژ بازگەی ئەمنی لە گەڕەک و کۆڵانەکان دادەنێن، لێپێچینەوە لەگەڵ ئەو کەسانەدا دەکەن کە دەکەونە بازگەکانیانەوە. ڕۆژنامەنووسێکیش لە کەرکووک هۆکاری بەردەوامبوونی ڕووداوەکانی تەقەکردن بۆ کۆنتڕۆڵ نەکردنی دیاردەی چەک هەڵگرتن دەگەڕێنێتەوە. هەڵبەتە زۆربەی ئەوەی کە لەلایەن پۆلیسەوە درراوە یاخود لێکۆڵینەوەکان ئەوان دەری خستووە کە زۆربەی و چەکانەی لەو ڕووداوانەدا بەکار دێنرێت چەکی بێمۆڵەت بوو. هەڵبەتە گەر بێت و ئەم چەکێ بێمۆڵەتانەش یعنی بنبڕ نەکرێن یاخود لە ڕێگەی بازگە یاخود لە ڕێگەی هەڵمەتەکانی پۆلیسەوە نەتوانرێ ئەم چەکانە بنبڕ بکرێت یاخود لە هاوڵاتیان لەو دەستانە وەرگیرێتەوە. دڵنیان ئەم ڕووداوانە بەردەوامیان دەبێت. باپێی ئاماری بەڕێوەبەراتی پۆلیسی کەرکووک لە ماوەی هەفتەیەکی گەڕان و پشکنینی هێزەکانیان نزیکەی 50 داواکرا و تۆمەتبار بە تاوانی جیاواز دەستگیر کراون. لەگەڵ زۆربوونی ڕووداوەکان پۆلیسی کەرکووک بکەری سەرجەم ئەو ڕووداوانی لە ماوەی ئەم ساڵدا دەستگیر کردووە. بەڵام ئەوەی کە لەلایەن پۆلیسەوە هەوڵی بۆ دەدرێت و وەک پێویست نەگەیشتوەتە ئەنجام لێسەندنەوەی چەکە لە دەستی هاوڵاتیان و کۆنتڕۆڵکردنی شەقامی کەرکووکە لە چەکی بێمۆڵەت کە ئەمەیان تا ڕادەیەک بۆ پۆلیس ئەستەمە. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.